هێزەکەم تا چەندەیەچێ؟ ئەوە درەندەیە. باشە ئەمە چییە؟ باوەڕ ناکەم. چی بووە ئەکەی تۆ؟ گۆن کیلووە خێرا کاڵ بێن. دە خێراکەن لێرە دوورکەونەوە. دۆزیمنەوە. خێرا بڕۆن لێرە. بڕیارێکی دروست بوو کیلووە. ئێستا گۆن بەرەو خێرا هەڵبێن لێرە. ئەم جارێت تۆ لە کێشەیەکی گەورەی بابزانی ژمارەیەکی باشە بۆ دەرەچێت. ژمارە سێ دەرچوو. ئەوە تۆ توانی ئەم جۆرە کارانەش بکەی؟ ئێمە زیاد لە پێویست باوەڕمان بە خۆمان بوو. هەردووکمان زۆر لە کایتۆ لاوااسترین کە دەستی دۆڕاند. ئەو شتە بەو کاری ئەزانی. ئەمە ڕاستیەکەیە. ئەگەر کایتۆ بە تەنها بوایە لەوانەیە ئەم کارە ڕووی نایە.